ئۆپراسیۆن و کێوماڵ لە ناوچەی داوێ بەردەوامە و چەندین مۆڵگە و حەشارگەی داعش لە ناوبرا. فەرماندەی لیوای ١٤٤ دەڵێت ئۆپراسیۆنەکە بە بەشداری سەرجەم هێزەکان داعشی لە ناوچەکە و دەرناو ئارامی بۆ ناوچەکە بەرقەرار دەکەین. داعش لەو سنوورە ئەمە زیاتر لە 2007 خۆتان ئاگادارن داعش لە سنوورایە و خەتەرێکی گەورەی بووە. هەموو کاتێکەمە من بۆ خۆم هەموو کاتێک ئەو خەتەرم بە سەرەوەی خۆما وتووە بە هاوپەیمانانم وتووە بە عێراقم وتووەمەوە خەتەری گەورە نەمان لەم سنوورا و لە دوا ڕۆژا بنە کێشێکی زۆر گەورە بۆ سنوورەکە لەبەرەوەی ئەمانە داعش و تیرۆریستن و بەتاکید ئەمە بۆ ئارامێکی باش لە سنوورەکە دروستە بێ. ئەتوانم بڵێم ئەو تیرۆریستانە کە لە دەرچنەوە ئارامێکی تەواو بۆ سنوورەکە گەڕێتەوە. ئەیتا هەستەکەم خەڵک زۆر دڵخۆشە بە هێزەکان کە ئۆپراسیۆنی بەردەوام مەکەن لەم سنوورە و شتێکی زۆر باشە بێ بۆ سنوورەکە. و من لێرە سوپاسی دەستگای تەندروستی پێشمەرگەی شەکەم کە هەموو کاتێک لە هەموو ئۆپراسیۆنەکانە بەڕێز کاک ئەمیدارە کە هەموو کاتێک خۆی دوو سیاری سەحاب دێ بۆ هاوکاری هێزەکانمان. هاوڵاتیانی ناوچەی داوێش دەڵێن بە لەناوبردننی داعش لە ناوچەکەدا بەبێ ترس و دڵەڕاوکێ ڕانداری و کشت و کاڵیمان دەکەین. دەستخۆشی لەم هێزە ئەمنیەکەم کەوا لەم سنووراسی و 4 ڕۆژە ئۆپراسیۆنەکەن و ئەم داعشانیان ڕاوناوە پێش ئەوە کەوا ئەم ئۆپراسیۆنە بکرێ خەڵک نەیەتوانی بچێتە ئەو دیوا و ڕان نەیەتوانی و عبووە تەقیبە مەڕووماڵاتی خەڵکە شوانی بریندان کردە ڕانی لێ کوشتووە و دوای ئەو سایشاتنە دەسەر شارە داعشانە کە سوکاری ئەنفالیان بردا خەڵکی داوای ئیسە بە هەمووی بە ئارامی ئەخەوێت و عیبی نییە ئیساگە لەخوا بەزیاد بێ ئەگەر بێت و ئەم هینە بەردەوام بێ ئەم ئۆپراسیۆنە خەڵک ئەتوانێت ڕانی بواتە ئەو دیوا و ئەتوانێت بڕە ئەو زەویزاریانە بکێڵن و جوتی بکەن و فەلاحەکانیش ئەتوانن بگەڕێنەوە بۆ سەر زەویزاری خۆیان. بە هەمانگی سەرجەم هێزەکانی کوردستان و بە هاوبەشی هێزە عێراقیەکان ڕێگی داعش لە ناوچەی داوێ و پەڵکانە و غەڕە و قوڕیچای لە ناوبرا لە داهاتووشدا ئۆپراسیۆنەکان بەردەوام دەبێت بە کۆتاییهێنانی هەڕەشەکانی داعش لە ناوچەکە. کاروان حەبیب، کورتسات نیوز، ناوچەی داوێ.